لایەنگرانی داناڵد ترامپ سەرۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە سەرانسەری ئەمریکادا گرتبوونەوەیان کردووە هەرچەند کاتژمێرێک پاش ئەوەی سەرۆک ترامپ ڕایگەیاند کە براک ئۆباما سەرۆکی پێشووی ئەمریکا سیخوڕی بەسەرەوە کردووە. لە تویتێکدا سەرۆک ترامپ نووسیویە ئۆباما پەیوەندیە تەلەفۆنیەکانی تۆمار کردووە. سەرۆکی ئەمریکا تا ئێستا نەیتوانیوە بە بەڵگەوە ئەو گوناهبارکردنەی ئۆباما بسەلمێنێت. دەمڕاستێکی براک ئۆباما ئەو ڕاگەیانەی ڕەت کردەوە و بە هەڵبەستراو ناودێری کردووە و گوتوشێتی نە سەرۆک ئۆباما و نە کۆشکی سپی فرمانی لەو شێوەیان نەداوە بۆ چاودێریکردن یانیش گوێگرتن لە پەیوەندیە تەلەفۆنیەکانی هیچ هاوڵاتیەکی ئەمریکایی. بەڵام ئەو شیانەشی بە دوور نەزانیوە کە دەستگایەکی تری ناوحکوومەت فرمانی لێکۆڵینەوەی لەسەر ترامپ دابێ. ئەم دۆسەیانەش پەیوەندیان بۆ قسە و باسانەوە هەن کە تایبەتن بە دەستێوەردانی رووسیا لە هەڵبژاردنەکەی ساڵی 2016 سەرۆکایەتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکادا.